کەیس تۆمارکرا لەم دوایانە بە هۆی بەرکەوتوانی ڤایرۆسی کۆڕۆنا. وەکو ئەوەی بکە راپۆرتەکەی پێشتریش جەنابەت باست کرد وەکو جەنابی وەزیری تەندروستیش باسی ئەو بابەتەی کرد کە ئەم بابەتە تا ئێستا لە دەست دەرنەچووە، هێشتا کاتماوە، هێشتا فرسەتێکی زۆر لە بەردەمی هاوڵاتیان و لە بەردەمی دەستگا و دەستگا تەندروستیەکان هەیە بۆ ئەوەی دووبارە ڕێخستنەوە بکرێت، دووبارە هاوڵاتیان بێنەوە سەر ئەو ڕێنمایانێک کە وەزارەتی تەندروستی دایناون بتوانن هاوکار بن و خۆیان بپارێزن و وا بکەن ئەو ڕێژەیە لەو ڕێژەی کە هەیە زیاتر نەبێت و زیاتر تەشەنە نەسێنێت. بەداخەوە کە ئێمە ڕۆژانە دەبینین و دەبیستین و تۆمارکردنێکی زۆر هەیە لە هەموو شوێنە جیاوازەکان هەیە. ئەمە هەمووی لە بواری هۆشیاری تەندروستی هاوڵاتیانەوە پێویستە سەرەتایەکی پێویست و زەڕور بێت بۆ هەمویان کە لە خۆیانەوە دەست پێ بکەن کە بڕیار بدەن ئەم ڤایرۆسە بەم شێوەیە ناکرێت تەعامل لەگەڵ بکەی